بینەرین کوردستان 24 ئەف دەمێ و باش هیویا دەمێن خۆش و سەلامەت بووەت خازین ئەس نەزیر کادانی گەلوەدەمە بوو پێشکەشکردنا خەلەکە کادیش بەرنامەوە بەرنامەیە کوردی وێ جاریژی دی خزمەتاوەکەین دۆر ناوونیشانێکێ پێیگەهێ نافدارên ئاینی yên کورد gelê کورد gelekê zengîn e eş zanayên arif û navdar zorek eşwan zanaya bîne remzên dilsoziyê ji bo pêşkêşkirina dîndariyeka Kurdane û di heman demda xebatker û şoreşgêr û dilsoz û qurbanîbexş bûyne bo azadiya gelê xwe. Lewra me ferzanî wek erkekê exlaqî û dînî û niştîmanî û neteweyî vê xeleka bernamê bi Kurdî terxan bikeyn ji bo xizmeta wana. Edgel zor beres mamosta Abdurrahman Sidîq çendîn pirsyar dihêne arastekirin nava vê xelekê da me divê bizanîn بوچی پێتویە بایەخ و گرنگی بدەینە عارف و زانایên کورد هەروسا سەدەم چییە ئەترابردوودا زانایên نافدارên کورد بایەخ وەک پێتوی پێ نەهاتیەدان دیسان کۆمەڵگەها کوردەواری çawa seredερî edgel navdar û remzên ayînî kiriye هەروسا çi bikەین بۆ giringîdana navdarên Kurd ev pirsyare dibine mijara xeleka me edgel beres mamosta Abdurrahman Sidîq zor bixêr bê mamosta weke me amaje pêdayî gelê Kurd gelekê zengîn e iş zana û arif û kurdperwer û keşiyaya xizmeteka zor pêşkêşî gelê Kurd bikem dirêjahiya dîrokê hem rûyê ayînî û hem rûyê neteweyî belê me divê bizanîn mamosta bûçî pêtivî bûçî wek pêtivî bayex pê nehatiye dan û giringiya wan wek astekê pêtivî danî li dev me بەناوی خۆی بەخشندەی میهرەبان ناودارانی کورد و عارفانی کورد و زانایانی کوردی دێرین و لەمە و پێش بە ئەرکی خۆیان هەستاون ئێمە زۆر جا قسەیەک هەیە دەڵێن کورد بۆچی خۆی بۆ خۆی نەیتوانی تێگەشتێکی تایبەت بە ئاینی هەبێ وەکو فارس و وەکو عەرەب و وەکو تورک ئەم قسەیە هەر ئێستش ئەکرێ بەڵام بە ڕاستیەکەی با بڵین ئەگەر ئێمە ڕەمزی ئاینی و سیمبوڵی ئاینی کوردی خۆمانمان نەبوو بێ ئەو کات دەڵێن خەتای ئەوان بووە بەس هەمانە ئێستا ناو بژمێرین لە ژماردن کەس بەقەدەر کورد زانای ئاینی ناودار و هەڵکەوتووی نەبووە بۆ چونکە فارس و تورک و عەرەب تەنها زمانی خۆیان قسەیان پێ کردووە کورد زانای کورد و عارفی کورد وێڕای زمانی کوردی سێ زمانەکەی دیکەشی زانیوە کە ئەو سێ زمانەشی زانیوە هەر لەبەر ئەوەیە بینین نووسراوەکانی قسەکانی بەو سێ زمانەش هەبووە لەبەرەوە هەمیشە لە کوردستانە ژووری فەقێ هەبووە کورد بۆ چوونی خۆی هەبووە بەڵام گرفتەکە لەوەیە زانایانی پاش ئەو هەڵکەوتوانەمان نەچوونە ببنە چۆن دەڵێ لایەنگر بۆیان ڕێبازەکەی ئەوان پەرە پێ بدەن ئێستاش هەروایە ئێستاش پاڵپشتی دەگەڵکەن زۆر جاریانی گوتومانە هیچێکەڵێ ئەوە مەزهبێکەیە لای بڵێن مەزاهبی فقی ئیسلامی بە ناوی ئیمامی مالیک دەڵێن ئیمامێکە بۆ بە ناوی لەیث دەڵێن زۆر زاناتر بۆ لە مالیک ئەی ئەڵێن بۆچی مەزهبی لەیثمان نییە دەڵێن لەبەر ئەوەی ئەتباعەکانی شوێن کەوتوەکانی نەیانزانی پێگەی ئیمامی لەیث بڵند ڕابگرن تا وەکو مالیک دەرکەوێت کەواتە زۆر جار سەرکردا لە ڕووی سیاسی ئێمە قسەکەمان ئاینیە هەڵکەوتووی ئاینی و عارفی کورد و ناوداری ئاینی کورد بۆ دیار نییە خەتای ئێمەیە ئێمە قەدری نازانین ئێمە نەچوون لە قوتابخانەکانە ڕێبازەکەی ئەو بخوێن نمونەیەکت پێ دەڵێم هەزاران تەفسیری قورئان هەیە ئێمە بۆچی پرسیارەکەی تو ئەوەیە بۆچی پێویستە سوود لە بۆچوونی ئاینی ناودارانی کورد وەربگری بۆچی پێویستە لەبەر سێ هۆکاری سەرەکی لەبەر سێ هۆکاری سەرەکی هۆکاری یەکەم پێ دەڵێن فلتەری کوردی ینی چۆن ینی خۆ ئەو هەڵکەوتووەی کورد لە قورئان و لە سونەتەوە شتی وەرگرتووە لە زمانە عەرەبیەکە وەریگرتووە بەڵام هاتووە بە فلتەری کوردیە تێپەڕی کردووە یعنی چی یعنی عورف و عاداتی کورد و زەمان و زەمینەی کورد و زمانی کورد بەم شێوازە تێپەڕاندووە شتێکی خۆماڵی بۆمان داهێناوە یعنی چۆن یعنی ئێمە تەفسیر هەر ئەخوێنینەوە بچوینایە تەفسیری مەلای گەورەمان بخوێندایەوە یعنی ئەم هەموو حیزبە ئیسلامیانە ئەم هەموو کۆمەڵە و ڕێکخراوە ئاینیانی کوردستان ئەم هەموو ڕێبازە ئاینیانی کوردستان ئەگەر سوودیان بۆ نمونە لە تەفسیرێکی وەک تەفسیری مەلای گەورەی کۆیە وەربگرتایە زۆر شتی دیکەی تیا فێر دەبوون ڕێبازێک فێر دەبوون لە تەفسیرکردنی قورئاندا کە ببێتە مای ئەوەی لەگەڵ ژیاندا تێکەڵ بکرێت ئەگەر تەفسیری شێخ محەممەدی خاڵیان بکردایە بە مەنهەج لە جیاتی هەموو ئەو تەفسیرە عەرەبیانە ئێمە ئێستاکە جۆرێکی تری تێگەشتنمان دەبوو کەواتە ئەمە کەم تەرخەمی دواکەوتووەکانە کەم تەرخەمی
ئەو زانایانەی دوای ئەوانە کە ئەم کاریان نەکردو سێری عەقیدە بکە عەقیدە خۆ ئەڵێن عەقیدە ئاخر عەقیدە بابەتێکە پەیوەستە بە مەسەلەی مرۆڤ و پەیوەندی نێوان خودا و مرۆڤ بەڵام خۆ عەقیدەش دوجا مرۆڤ ئەینووسێتەوە مرۆڤێک دەڵێ عەقیدەی من ئاوهایە دەینووسێتەوە هەموو کەس نووسیوێتەوە نمونەیەک ئێمە کوردین یعنی ئەگەر تۆ بڕوانی بڵێ ئێمە پێویستمان بەوە هەیە لە عەقیدەی واسطی بخوێنین آخر عەقیدەی واسطی هی ئیبن تەیمیە بەڕەحمەت لێ ئەو پیاوە قسەی خراپی نەکردووە بەس عەقیدەیەکی نووسیوەتەوە زۆر وردە زۆر توندە کە بەو نوع مامەڵە بکەی هەموو کەس مشرک دەرەچێ بۆچی پێ دەڵێن عەقیدەی واسطی بۆ نمونە ئەمێ بەراوردی بکەم لە نێوان ئەوەدا عەقیدەی واسطی بۆ نمونە هی ئیبن تەیمیە بەڕەحمەت بێ قازیەک لە قازیەکان بۆ پێڵێن واسطی واستە زین کوێیە واست ناوی دۆمی ناوچەکە کووت پارێزگایەکی عێراقیە پێوترێ محافەظەت واست لە خواری بەغداوە قازیەک لە قازیەکانی شاری واست چۆ بۆ شام ئیبن تەیمی دیوە وتوێتی ئێمە 40 ساڵە لە ژێر دەستی مەغۆل و تەتارین بەغدا و عێراق ئێمە ئێستا ئەو وەزعەکەمانە جا تەبەن بەغداکەی ڕوخا لە 1250 میلادی کەوتە دەستی مەغۆل ئەم قازیەکەی واست لە 1298 ئەم قسەیە ئەکات 40 ساڵ لەگەڵ هاتنی مەغۆل یعنی مەغۆل و تەتار لە بەغدا و لە واست و لە عێراق بوونە گوتوێتی عەقیدەمان نەما ئێمە بەدەستی مەغۆل و تەتارەوە لە شام پێی گوتووە وەرە عەقیدەیەکمان بۆ بنووسەرەوە تۆزێ ینی من لەسەر ئەوە بڕۆم یانکوت بارودۆخێکی تایبەت داهاتیان ئەویش بۆی العەقیدە الواسطیە بۆ ئەو قازی نووسیوە کە خەڵکی واستە وەستە بەوێن دەر بە چەند دقە بۆی نووسیوە لە ئەڵێ بعد صلاة العصر إلى المغرب لە نێوان نوێژی مەغریب و لە نێوان نوێژی عەسر و مەغریب لە دوای نوێژی عەسر بۆی نووسیوە و لە مەغریب داوێتە دەستی کەواتە ئەم زەمەنە و ئەم پەلەکردنە و ئەم نووسینە بۆ ساڵی 1298 میلادی بۆ 800 ساڵ لەمەوبەر بۆ سەردەمی مەغۆل و تەتار بوتراوە عیبی نییە گەرەبێک لێی لەو نەکەین ئەو خەتای من و تۆیە دێن ئێستا ئەڵێن وەڵا ئەوە بخوێنە ئەو چەند سەعاتە بوونە چەندین ساڵ بۆچی ئێستا نین ئێمە بچینەوە لای ئەوە عەقیدەی مەولەوی خۆمان تاوگۆزی مەلا عەبدڕەحیمی مەولەوی تاوگۆزی العەقیدە المەرضیە عەقیدەی مەرضیە کە مامۆستا مەلا عەبدولکەریم شەرحێکە ئەگەر ئەوە بخوێنین هی ئەم سەردەمەی خۆمان دوورەکەوینەوە لە هەموو ئەو وردەکاری و شرکیات و بدعیاتی سەردەمی مەغۆل و تەتار ئەو مشکلێمان بۆ چییە ئەگەر عەقیدەیە ئیمانێ ئەحمەدی خانی بخوێنین ئەو گرفتانەمان هەموو لە کۆڵ دەبێتەوە ئەگەر عەقیدەی کوردی مەولانە خالیدی نەقشبەندی بخوێنین هەموو ئەو گرفتانەمان لە کۆڵ دەبێتەوە ئەبینی کەواتە ئێمە بۆ نەهاتین عەقیدەی مەولەوی عەقیدەی مەرضیە بخوێنین خەتای ئێمە یعنی ئەم نەوەیە کە لە دوای ئەو هاتووە بۆ مەولەوی گەورە ناکەی بۆ خەڵک مەولانا گەورە دەکا لە تورکیا ئەفغان دەڵێ هی منە فارس دەڵێ مەولانا هی منە مەولانای ڕۆمی تورکیا دەڵێ لە قۆنیە وەفاتی کردووە هی منە وانە دەی تۆ مەولەوی تاوگۆزیت هەیە مینۆڕسکی دەڵێ دوو کەس لە ڕۆژهەڵاتە هەڵکەوتون یەکێکیان مەلا سەید عەبدڕەحیمی مەولەوی کوردی ئێمە دی ئەو مینۆڕسکی ڕۆژهەڵات ناس وا دەڵێ بەس ئێمە قەدری مەولەوی نازانین لەبەرەوە چەند گوناهبارین خۆمان چەند گوناهبارین گشت ئەوانەی دەسەڵاتی ئاینیان بەدەستە و سوود لە عەقیدەی مەرضیەی مەولەوی وەرناگرن سوود لە عەقیدەی ئیمانی خانی وەرناگرن سوود لە عەقیدەی کوردی مەولانە خالیدی نەقشبەندی وەرناگرن زانا و نافدارên Kurd مامۆستاوێ دیروکیەوێ جەنابێت ئاماژە پێدای ئەو بخوژی کاریگەر نەبووینە کلتورێکی دیکەک بۆ نمونە کلتوری عەرەبی نە بەدبەڵگەی ئەوەی کەوا دەبینی وەکو گوتم ئەو تەفسیرە بخوێنە تەفسیری مەسەلەن مەلای گەورە بخوێنە زۆر جیاوازە لەو تەفسیرەی کە لە عەرەبی هاتووە و بڕوای بە خورافات هەیە و يعني چۆن لە تەقدیسی عەقلی کردو مەلای گەورەی کۆیە بۆ نمونە مەسەلەن شێخ محەممەدی خاڵ توانیوێتی ئاین و یاسا نزیک کاتەوە لە یەکتر بۆ ئەوەی کە بە کەڵکی ژیان بێت و بتوانێت لەگەڵ ژیان بڕۆ ئەمە هۆکاری یەکەمە کە فلتەری کوردی ئەوانە توانیویان ئاین بە فلتەری کوردیا تێپەڕکەن شێوازێکی خۆماڵی کوردی پێ بدەن لەبەرەوە ئێمە لەم هەموو مەعمەعای عەقیدەی فڵان و فڵان و ئیبن و ئەبوو فڵان ڕزگارمان دەبوو تووشی ئەم هەموو ئیشکالە نابووین و لێ تێناگەشتین دەستت خوش مامۆستا بەرز دەمەوێت چەندێ هاتی کەم چینەت ناوە خەڵکی خۆشی داوانژی ڕاوسەرنجین خۆ هەنە سەبارەت وێ چەندێ بینەرن بەڕێز بفەرمونون با پێکڤە بینەر بین گوهداریا وان بکەین کەوان چشمەڕاگوتیە سەبارەت وێ چەندێ ماوەیەکی زۆرە یعنی کە گەنج هەوڵی شتی تازەیە
هەوڵی ئەنتەرنێت و هەوڵی ناحی تەکنۆلۆژیە لەبەرەوە دینی ئەم زانایانە ناویان یان مێژویان کار بۆ تۆلای خەڵک بە زۆری. ئێمە بە درێژایی مێژوی خۆمان لەم شارە کە بە حساب شاری ڕۆشن بیدە کە لەم شارە ڕێزی زاناکان نەگیرا بێ ڕێزی خەڵکە بەتوانەکان نەگیرا بێ ئاخۆ لە شوێنەکانی تر چۆن چۆنی بێ کە هەر ملەتێک مرۆڤ زانای یعنی زانای خۆ پێشکەتیە چ لای ئاینی بتن ئان لای هەر لایەکی دی بتن ji ber ku ev zelamê ayînî pêgehê wan gelek giring e gelek qayîme û pêzet nav civakî de diviya pitir rewşanûka û şaşekevin pîtep van mirov badan çunku ew xelkil dîfanê çin cemawaril dîfanê çin behra pitir ewan rabîteka ruhî gel xelkê hey ئێمە ملەتێکین ینی ئەوەنە معجبین بە شتەکانی دەرەوەی خۆمان معجبنی بە بڵێن ناوەی خۆمان ئێستای چەندی زانای گەورە و پلە و پایی بەرزمان هەیە لەم کوردستانەدایە کە ئێحتیمامی پێ نادێن ئەوەش ینی بە حەقیقەت ئەوە خەلەلێکە ینی ئێمە خۆمانە ناو خۆمان بە بچووک نیشان ئادەین نەتەوەی کوردیش توانیوێتی تا ئەندازەیەکی زۆر وەکو پێویست ڕێز لە زاناکانی خۆی لە گەورە زانایانی خۆی بگرێت بەڵام ئەوەی کە من بزانم لەم سەردەمەی ئێستەدا لەم قۆناغی ئێستەدا وەکو پێویست بە تایبەتی مامۆستایانی ئاینی زانایانی ئاینی ئەو ڕێزەی کە پێویستە لێیان بگیرێ لە شوێنی تایبەتی خۆیان نادانرێن بۆی بتوانن ئەو ڕۆڵە ئیجابیە ببینن کە بە درێژایی مێژووینەتەوەکەمان بینیویانە پێم وایە ئەو بایەخە ئێستاکە کەم بۆتەوە ئێمە وەکو کورد گرنگی زۆر بەو زانایانە دەین بەڕاستی ئەو زانانە لە سەردەمی خوێنە لە هیچ زانکۆ و کۆلێژ و پەیمانگایەک دەرنەچوونەتوانیانە بەڕاستی ئەو منهەج و ئەو بابەتانی ئەوان زۆر بایەخی پێ بدرێ و لە چەندەها زانکۆ و زانکۆ وڵاتانی دەرەوەش گرنگی پێ بدرێ. بینەرین بەڕێز زۆر سپاس بۆوان بەڕێزانە کە ڕاوسەرنجێن خۆ سەبارەت بێ چەندێ دەربڕین گەلێ کورد یە ناسرااو پێچەندێک کە زۆر ڕێز و احترام هەیە بۆ کەسانێن زاناین ئاینی بن بەلێ مامستی بەڕێز ئەوان بەڕێزانە بڤی ڕەنگەی سەرنجێن خۆ دەربڕین سەبارەت بێ چەندی هەگەر جەنابێتە کۆمنتێک سەرختنێت کۆمنتی من ئەوەیە لە ڕاستیدا ینی تێگەشتنی کوردانە لە ئاین سێریکە یعنی ئێستا لە سەردەمێکدا دەژین لە ئاستی جیهاندا ینی ئەوروپاش دەناڵێ بەدەستی جۆرێک لە تێگەیشتنی ناشرین لە ئاین وایە ئاینی خۆتەقانەوە ئاینی پەلامەردانی خەڵک ئاینی شێلانەوەی خەڵک بە ئۆتۆمبیل ئیدی ینی کوشتن بڕین هەموو ئەمانە بە ناوی دینەوە ئەکرێت باش ئێمەگەر ینی بۆ ئاین لە لای کورد جوان بووە چونکە زانایانی ناودارانی خۆمان دینیان بە شتێک وەسف کردو وتیانە جوانی وتیانە ئاین جوانیە هەر شتێک کردت بە ناوی دینەوە جوان نەبوو دین نییە چێوا دەڵێ لە مەلای جززیری و ئەوە هاتووە مەژبل حسن و جەمالە چ غەرز یعنی دین یعنی جوانی بڕۆڕۆ بۆ لای بەدیع زەمان سەعیدی کوردی دەڵێ هەر شتێکرد لە دنیادا بینی جوانە بڵێ ئەو شتە زۆر جوانە جوانتر ئەوەیە بڵێ چەند جوان نەخشاندوویەتی چەند جوان دروستی کردووە یعنی هەموو جوانێک بدەرە پاڵی خوددا یعنی وشەکە ئاساییە بڵێ ئەو دیمەنە جوانە بەس ئەڵە جوانتر ئەوەیە بڵێ خوددا چەند جوان دروستی کردووە ئەبینی ئەمەیە مەسەلەن مەولەوی بەڕەحمەت بێت چ دەڵێ لای خۆمان دەڵێ ئێمە هاتین وەکو ڕێگایەک نەمانزانی بۆ چۆ دەڕۆین گەشتینە ناوچەیەک لەو ناوچەیەشا ئەو خاڵی کە پێی گەیشتین دەمانەوێت بگەڕێنەوە ڕێی گەڕانەوەش نییە هاتین نەمانزانی بۆ چۆ دەچین دەمانەوێت بگەڕێنەوە ڕێی گەڕانەوەش نییە چ بکەین دەبێت لادەین بۆ ڕێگەی سێم ڕێگەی سێم ڕێگەی ئیمان و جوانیە ڕێگەی ئیمان و جوانی جارێکی تر ئیمان و جوانی لەگەڵ یەکدا جارم بەستمەوە بوو هەموو ئەمە لە ڕاستیدا پێمان دەڵێکە تێگەیشتنی کوردانە لە ئاین جوانە بەس ئەبێ بڵین خەتا نەخینە سەر ئەوان ناودارمان هەیە هەڵکەوتومان هەیە بەڵام ئەوە ئێمەین شوێنیان نەکەوت کەواتە مامۆستا بزانین سەدەم چییە یانکو سەبەب و فاکتەر چییە گرنگی ئەڤان زانانە هاتیێدان ئەترابردوودا شێن بێژم ناژیدا بڵێم چی بڵێم یەکەم شت لەو هۆکارانی کە بۆتە مای ئەوەی کە ئێمە زاناکانی خۆمانی دێرین هەڵکەوتوو عارفەکانی قەدیمی خۆمانی دێرینمان نەکردووە بەڕابەرێکی ئاینی بۆ خۆمان و شوێنی تێگەشتنەکانی ئەوان بکەوین ڕەنگە بڵێم هۆکاری یەکەم ناوچەگەری بێ ئەبینی چۆن ناوچەگەری یعنی غێر ئەبێت تۆ سەر کەسێکت هەبێ ینی ئیسا کورد دە هەر چوار پارچەی کوردستانە زۆری دوای ئیمامی شافعیە بەڵام
بۆچی دوای مەلا عەبدولکەریمی مودەڕیس ناکەوێت وانە ینی هۆکاری ئەمە چییە ڕەنگە کوردەکە بۆ ئەمیان بڵێ ئەمە کووردە خەڵکی فلانە ناوچەیە ئەوە ینی ئەبینی چۆنە ینی ئێستاش ئەگە بڵێ فلانە کەس ینی لە ناوچەی سۆران کەمتر خەڵک مەلای جززیری و خانێ دەناسێ وانە لەوێ کەمتر مەحوی مەولەوی دەناسن کەواتە ئەم تێکەڵیە نەکراوە بە چۆن لە سیاسەکەیە لە سیاسەتە دابڕاوین لە ڕووی ئاینیشەوە وایە ئێستاش وایە مامۆستایەکی ئاینی لە قەزایەکی دیاریکراوە بڵین هەڵەکەوێ و دەرەکەوێ دوای تۆ پێت وایە ئەڵێ ئەم مامۆستا بە ڕێزە تێگەیشتووە ئەم قەزایە بچووکە بۆ ئەو یعنی ئەبێ ئەم لە شوێنێکی گەورەترا قسە بکەوانە دەیبابی هێنین بۆ هەولێر بۆ نمونە پایتەختە کە نایهێنی بۆ هەولێر ئەڵێن ئەوە حیزب بردی ئەوە تازە سەر بە فڵان حیزبە گوێی لێ مەگرن ئەمە چ تێگەیشتنێکە لای ئێمە هەیە ئەگەر لە سلێمانی قسە بکەی ئەڵێن ئەوە سەر بە فلانە ئەگەر لە هەولێر قسە بکەی ئەڵێن سەر بە فلانە ئەگەر لەو کەناڵە قسە بکەی ئەڵێن سەر بە فلانە ئەگەر لە کەناڵە تر قسە بکەی ئەمە کوردی کوشتووە لە کاتێکدا کورد دوای ئیمامی شافعی و ئیمامی غەزالی و بەڕەحمەت بن ینی هەموو ئەوانە کەوتۆ خۆنەی زانی و ئەوان سەربەچێ بوون لە سەردەمی خۆیان نەدەسەڵات هەبووە وانێ خۆ ئیمامی غەزالی لەگەڵ دەسەڵاتی سەردەمی خۆیدا بووە گوتوێتی پشتی دەسەڵاتی سەردەمی خۆم ئەگرم لە بەرامبەری ئەوانەی کە ئاینەکەم دەگۆڕن کەواتە مەبەستم چیە مەبەستم ئەوەیە ینی کورد بۆ خۆی نییە هۆکاری تر کاتت مابێ ئەوەیە کە لە ڕاستیدا نەبوونی پشت و پەنە یعنی زانا و هەڵکەوتوی کوردی دێرین پشت و پەنای نەبووە ئاخر تۆ سێری شوعیب کە پێغەمبەرە سەلامی خۆی لەسەر بۆچی پەلاماری نادەن کە ڕقیان لەیەتی قەومەکەی ئەڵێن وەلەو لا ڕاهتوکە لە ڕەجەمناکە ئەگەر عەشیرەتیت نابوو ئەگەر قەبیلە و پشتت نەبوو ئێستا بەردبارانمان نەکردی کەواتە لەبەر خوا لە ترسی خوا نەبووە بەردبارانی شوعیبیان نەکردووە لەبەر ئەوەی پشتی هەبووە زانای کورد لایەنە سیاسەکە پشتی هەڵکەوتۆکەی نەگرتووە پشتی بگرێ لە ڕووی ئەوەی کە هێزێکی هەبێ ئەمیش کە وەکو زۆربەی وڵاتانی دیکە کە لە ڕووی سیاسی و پشتی کەسەکەی خۆیان دەگرن هۆکاری دیکە میسالیەتە ینی چۆن ینی سەد هەڵە لە زانایەکە هەبی ئەڵێم قەیچێکە مەلاش غەڵەتەکە زانای خۆمان ئەڵێ مەلای گەورە ئەڵێم بابە مەلای گەورە زۆر تەقدیسی عەقلی کردووە وەڵا ڕەنگە فکری لە موعتەزیلە بچێ ئارەوە ئەی باش ئەم هەموو خەڵکەی تر تەقدیسی عەقلی کردووە بۆچی بەوانی دیواناڵی بۆچی بەمەی خۆمان وا دەڵێ وانە یەک شتێکی بچوو لە بەرگی سپی زانایەکی کورد ببینێ دەڵێ ئەو ساڵی فلان ئەو قسەی کردو ساڵی ئەو قسەی کردو مەگەر زاناکانی پێشی ئێمە بگەڕێ بۆ هەڵەکانیان کولو بەنی ئادەمە خەتاو وانە یعنی بە زەڕەبین بۆ هەڵەی زانای خۆمان دەگەڕێ کورد وانە بەڵام چاوی پۆشیەوە لە ئاستی ئیبن و فلان و ئەبوو فلان ئەیبیان نییەوانە کەسی باشن و کەسی ئاوان و کەسی ئەوجا لەبەرەوە مەبەستمەوە بڵێم پەندی کوردی دەڵێ دەنگی دەهۆڵ لە دوور خۆشە ڕاست ێ کورد بووە دەڵێ یعنی زانای دووریشی پێخۆشتر ینی سەقافەتێکە نافێمەدەوە ینی ئیمامی ئەوزاعی بێ لە شام وای گوتووە بابە تۆ هەتە ئیمامی وات هەیە لێرە دە ئەوزاعی زیرەکترە بەڵێ بۆچی جۆلێنە مامۆستا تو نابینی کە سەدەمێکی سەرەکی هەبیتن بۆ بێ چەندێ بۆ نمونە بەنو ئومەیە تقریبا 92 ساڵە حکومڕانی کردە بەنو عەباسە نزیکە 600 ساڵە حکم کردیا و دیفدا مەمالیک و هەتا دگەیتە سەفەوی و عوسمانلی و هەتا دگەیتە وان سڵوتاتی دینی هەمیە کە وەک عەرەب سەردەری کردە بەژلی ئەڤێن تورکی ئەوە هەمی وێ چەندێ ناگەیتن کەوان زەربی سڵتە سیاست ئەف کلتوری خو سەرمە کووردا سەپاندیە و بووە قەنەعەت دەفمە ناتوانێت تۆ بڕوانە یعنی ئێستاش مەشهورە دەڵێن یەکێک لەو بەڵگانی کە دەیسەلمێنێ کورد بە زۆر نەکراوەتە موسڵمان کورد بە زۆر نەکراوەتە موسڵمان کورد لە ژێر زەخت و لە ژێر فشاری هیچ کەسێکە بیر و بۆچوونی خۆی ناگۆڕێ بگرە هەمیشە دەگوترێت کورد لە ئەوەی لە شەڕا بەدەستی دێنێ لەسەر مێزی گفتوگۆ دەیدۆڕێنێ ئەو قسەی مەشهورترە مانای چێ مانای وایە کەس نەیتوانیوە بە زۆر شت بەسەر ئێمە فەرزکە حیزبەکانیش لە نێوان خۆیاندا بە تەفاهم نەبێ کەس نەیتوانیوە بەهێز ئەوی دیکە لە ناوبەرێ کەواتە ئەوە بۆچوونێکە دەیسەلمێنێ ئەو کووردە ئارەزوومەندانە ئەو ئاینەی هەڵبژاردووە ئەو یەک دوو بەڵام دوژمنیش زۆر دەوری سەرەکی هەیە لە ناشرینکردنی ڕەمزە ئاینەکانی ئێمەش بڕوامان پێکرد دوژمن وەکی مامۆستا باش ئێستا پێ دەڵێم وەکچێ تۆ بەدیعەزەمان سەعیدی کوردیت هەیە وانە هاتوون هەموو نووسینەکانی مەسەلەن کراوە بە تورکی کە کراوە بە تورکی هەرچی وشەی کوردە لێیان دەرکردووە هەرچی ناوی کوردستانی هەبێ نووسیانە باشووری ڕۆژهەڵاتی تورکیا ئیدی کوردەکەی خۆمان بڕای بەو نووسینە کردووە ئەڵێ کورە سەعید نووسی چی و سەعیدی کوردی چی ئەوە کاتی خۆی ئەسڵەن لەگەڵ شۆڕشی شێخ سەعیدی پیرانیش نەبووە چێ گوتیش بەدیعەزەمان سەعیدی کوردی لەگەڵ شێخ سەعیدی پیران نەبووە تورکەکان وا دەڵێن
دەڵێن ئەمە پیاوێکی زۆر ساڵح بووە و گوتوێتی ئێمە 300 ساڵ لەگەڵ ئەم عوسمانیانە بووینەوە ئێمە دینمان یەکە چۆن ئەبێت چەکەڵگرین لە دژی ئەمان ئەم قسێت لەکوێ هێنا ئێمە لە تورک بیستووە ئەکەی ئەم قسەی ڕاستە ئەبێ بچیتەوە بۆ لای نەوەکانی شێخ سەعیدی پیران کە لەم چەند ساڵی نەوەکانی ئێستەی لەم چەند ساڵی دوایی گوتیان وەڵڵی ئێمە کە شێخ سەعیدی پیرانی باپیرمان لە سێدارە درا شێخ سەعید بەدیع زەمانی کوردی ئاگداری ماڵ و مناڵ و کەسوکاری ئێمە دەبوو وانە شێخ سەعیدی پیرانت لە سێدارە دراوە هەندێک لایەنی سیاسی دەڵێن کورە با بە شێخ سەعیدی پیران هیچ نەبوو دواکەوتوو بوو کەچی دەچیتەوە بۆ ساڵی لە سێدارە دانەکەی لە 1925 ڕۆژنامەی وەقتی تورکی خۆی نووسیوێتی دەڵێ شێخ سەعیدی پیران شۆڕشێکی کرد بە ناوی دینەوە تورکیا دەڵێ بە ناوی دینەوە ڕۆژنامەی وەقت لە 1925 دەڵێ ئەڵە شێخ سەعیدی پیران شۆڕشی کرد بە ناوی دینەوە بەڵام بۆ کوردی بوو لە ژێرەوە ئەوە دوژمنەکانمان دەزانن چیمان کردو مامۆستای بەڕێز ما چەند چرکێک ماینە سەبارەت vê çendê بەس me diviya vê çendê bêje mamosta yekê li faktorê dîkê jî ev nebûye ke zor giringî ne da nosînê yan heger nosî ji bîtin ew reş nûsane nemayne شتی کوردی ماوە بەس کورد خۆی دوای هەڵکەوتەکانی نەکردووە ئێمە لای جززیری دەگوت دەڵێ گەر لێ منثور ji نەزمێت و دەخوازی وەرشیعرێ مەلێ بین تەب شیرازی چه حاجت یعنی حاجەتت چییە بە شیرازی و بە سعدی شیرازی خۆمان واین خۆمان دەچین بە دوای فلان و فلان و فلانەوە خەڵکی خۆمانمان پێ هیچ باشە مامۆستا دەستت خۆش دێچینە بهێنڤدانێکی وێنە خزمەتە جەنابێتە بینەرن بەڕێز پشتی vê bênvedanê û dihîne xizmeta wê yên rêzdar bimînin gelin بینەرن رێزدار دووبارە سلااف وەبن بەردەوامین گەلوەدا بوو پتر درێژە پێدان سەروی بابەتێ مە بەحسکری پێیگەهێ نافدارên ئاینیên کورد چەندە ئەتناڤامەدا و چاوە سەردەری دیگەل هاتیەکردن نەهاژی مەدوێتن پرسیارەکە دیارستەی مامۆستای بکەین مامۆستای بەڕێز کۆمەلگەها کوردەواری چاوە سەردەری دیگەل نافدار و ڕەمزێن ئاینی کردیا و چ شێواز ئەف سەردەریە دیگەلوان هاتیان جەم مامەڵەکردن و هەڵسوکەوتی کۆمەلگەی کوردەواری لەگەڵ ناودارە ئاینەکانی چکە بەرنامەکە ئاینیە بێ باسی ئەوە سیاسی نەکەین ئێستا مامەڵەیەکی خراپ بووە مامەڵەیەکی خراپ بووە چونکە کورد کە خەڵکی ئاینی گەورەی تیا هەڵکەوتووە دەری کردو ئەو خراپیە چ سەرگرتێ سەرچاوە چییە نمونە مەسەرەن تۆ کەسێکی گەورەت هەیە وەکو مەولانە خالیدی نەقشبەندی ئەم تەریقە و ئەم ڕێبازی نەقشبەندیە گەورە و مەزنەی کە لە ڕۆژهڵاتەوە تا ڕۆژ ئەوە خەڵک دوای کەوتووە وانە ئەمە مەولانە خالیدی نەقشبەندیە تۆ ئێستاکە بڵێ قەبر و گۆڕی ئارامگەی مەولانە خالیدی نەقشبەندی بۆ ئەبێ لە شام بێ بۆ لە وڵاتی خۆمان بۆ لێرە دەرکرا جارێ لە سلێمانی و دەرکرا بۆ بەغدا هێنایەنەوە دەرکرا چۆوە بەغدا هێنایەنەوە چوو تا لێ وەفاتی کرد ئەبینی یعنی ئەو هەموو قسە و باسی کەوا لە سەردەمی خۆیان قسەی پێوتراوە و قسەی لەسەر هەڵبەستراوە و کافر کراوە و زەندیق کراوە و کەچی هەموو دنیا ئێستا بیبینی ئەڵە تەریقەی خالیدی نەقشبەندی ئەوەندە گەورەیە و بەغدا ڕێزی لێگرێ شام ڕێزی لێ ئەگرێ تورک ڕێزی لێ ئەگرێ ئەبینی ئەوە دەرمان پەڕاندووە و بەو شێوازە حاجی قادری کۆی لە 1916 لەدایک بووە ینی نزیکەی 202 ساڵ لەمە بەر لەدایک بووە دەی حاجی قادر لە کۆیە هەڵدەکەوێ و باسی نەتەوایەتی دەکا و یعنی ئاین و نەتەوە پێکەوە گرێ دەدا و ڕێبازی ئەحمەدی خانی زیندوو دەکاتەوە بۆ مەسلەی تەکمیل دکەرمەدین و دەوڵەت یعنی دەی شار بە دەرێکن ئەوی جارێکی دی ئەو بۆ لە ئەستەمبول نێژراوە بۆ قبری لە کۆیە نەبێ بۆ لە کوردستان نەبێ چ دەکا لە ئەستەمبول دەرمان کردو ئەبینی دەرمان کردووە مەلافەندی ئەو هەولێرە مەلافەندی ئەو هەولێرە کە ئینگلیز دێتە ئێرە عێراق ئەوێ ئێمە بلکێنێ بە کوردستان بلکێنێ بە عێراقەوە ئەم لەگەڵ ئینگلیزەکانە قسە دەکات دەڵێ ئێوە حکمی ئێمە بکەن باشترە لەوەی بماندەنە دەستی بەغدا ئەی ئێستا جواناڵین ئێستا جوانیە ئەو کات گوتوان ئەو مەلافەندی سەر بە ئینگلیزە و مەلافەندی وا کەچی لە ئەڵلقەی پێشوو بۆتم باس کرد دیان و مەسیحەکانی عینکاوە دەڵێن باپیرانمان دەڵێن لە نوێژی یەکشەمە دوعا بۆ مەلافەندی بکەن چونکە ئەو نەیهێشت ئێمە لە نێو بچین بەهۆی سوپاشکست خواردۆکەی عوسمانیەکانەوە لە 1970 بەدواوە ئەوان وا دەڵێن خەڵکی خۆشمان مەلافەندی ناناسێ مەلافەندی چێ ئەوە مەکتەبی بەناو کراوە و چی بۆ باس ناکرێ
ما بێ لەسەر مینبەرەکان باس کرێ ئەبێ لە خوتبەی جومعەیە باس کرێ ئەبێ لە بەرنامەکانە باس کرێ مە هەمووی ینی جێگەی بایەخە پیرەمێردت هەیە لە 1900 تقریبا 899 ئەمە 25 کەسێکن ئەچن بۆ حەج و لەگەڵ وەفاییان لەگەڵە سێ ئەحمەدی خانەقای کەرکووکیان لەگەڵە وەفایی شاعر لە ڕێ حەج لەوێ وەفاتی کردووە پیرەمێرد دەڵێ بەدەستی خۆم ناشتم نەمان هێنایەوە هەر لەوێ ناشتمان مەبەستم ئەوە نییە مەبەستم لەوێەوە ئەمە چێتەوە ئەستەمبول لە ئەستەمبول نزیکەی 22 ساڵێک خەریکە بێ و چاپخانە ئەهێنێتەوە بۆ سلێمانی و ژین و ژیانەوە و ژیان دەرەکا و گۆڤار دەرەکا و شعری نەورۆز دەنووسێ وانە ئیدی ئەم نەورۆزەی کە ئێمە باسی دەکەین ئەم ڕۆژی ساڵی تازەی نەورۆزە هاتەوە دێ ئەم پیرەمێردە ئاخر ساڵی ژیانی نەورۆزی نەکردوێتەوە تووڕە بوو چونکە لێیان سندەوە نەورۆزەکەیان لێ سندەوە و گوتیان ئەمە ئاگرپەرستە هەندێک گوتیان بڕۆ بۆ لای محەممەد ئەمین زەکی بەک لە نووسینەکانیا چ دەڵێت چ غەدرێک لە پیرەمێرد کراوە خۆ بە ئاسانی ئاگری نەورۆزی نەکردووە وتوانە ئاگرپەرستە و ئاتشپەرستە و قسەیان پێگوتووە و هەندێک جار لە تەمەنی پیریە کە چۆتە نێوە ئاهەنگێکەوە گەنجەکان دەریان کردو هەر چکە سەردەمەوەکو سەردەمی تەلەڤیزیۆن و سەتەلایت نەبووە هەوتیانە تۆ چی یعنی مەبەستم ئەم زاتانە بەم وەزعەوە ئاوە سەرەنیێنەوە ئەسیری شاعر کە ئەحمەدی خانێت هەیە پێشی 400 ساڵ لەمەوبەر 200 ساڵ لەمەوبەر حاجی قادری کۆیت هەیە بیری نەتەوەی و ئاوینی تێکەڵاوە کاتەوە ئەی بژێنێتەوە لە دوای ئەوان ئەسیریمان دێ ئەسیری کەرکووک ئەسیری شاعری عەبدولخالقی ئەسیری کە لە 1962 وەفاتی کردووە لە حوزەیرانە ئەوی جارێکی دیکە ئەچێتە ئەستەمبول تەماشاکە ئەستەمبوڵی خەلافەت وەکو ئەوروپای ئێستا وایە دێتەوە کەرکووک و شارێکی خۆی دەبینێ دەڵێ باشە ئەم شارەی من بۆچی ئەوە دواکەوتووە ئەگەر ئەمە خەلافەتی ئیسلامیە بۆچی شارەکەی من خۆش نەبێ وەکو ئەستەمبول ئەمە ئەوەندە خەفەتی لێ ئەخوا لەگەڵ خۆیان قسە ئەکە لە داخە دەی بەربەر دێدەن مناڵ بەربەر دێدا ئەچنە سەر ماڵەکەی زانی بەربارانێکە نەڵێنەوە شێتە شێت بووە کاکەوە شێتی ئێوە بووە شێتی کورد بووە یعنی ئەمە مەلایە ئەمە شێخە ئەمە لە خەمی کووردە کەچی ئەوە مامەڵی لەگەڵاکرێ مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس بۆ ئەچێ بۆ بەغدا غێر شار بەدەرەکرێ غێر ناگونجێن لەگەڵیە بیرو بۆ چوونەکانی قبول ناکەن باشە مامۆستا دکتۆر مستەفا زەڵمی بەڕەحمەت بێ چی کرد لە بەغدا ئەوەندە ساڵە چوو بۆ بەغدا لەبەر چی لەبەر ئەوەی کەوا هەندێک مەلای سەردەمی خۆی بزەنە کە ئەو چوە سەبورە تەختە ڕەش و سەبورەی بردوتە ناو مزگەوتەوە و دەرسی جوانی هاوچەرخی بە فەقێکان گوتوتەوە ئێ محافظی ئەو کاتی سلێمانی عەرەب بووە وانە مەلای خۆمان چوونە بەو محافظەیان گوتووە ئەو دکتۆر مستەفا زەڵمیە شوعیە خۆی وا دەڵێ دکتۆر مستەفا زەڵمی لە یادداشتەکانی خۆی وا دەڵێ ئەڵە جارێک منیان کرد بە مونکیر وتیانەوە بڕای بە موعجزات و ئەو شتانە نییە جارێکی تر منیان کرد بە زەندیق وتیانەوە بڕای بە عەقڵ هەیە معتەزیلەیە جارێکی تر وتیانەوە شوعیە آخر ئەمە خۆمە ئەم راپۆرتانە عەرەب نەینووسیوە کورد نووسیوێت آخر ئێمە مەبەستم هەموو ئەمانێ ڕخنەک سەبارەوی چەندە هەیە مامۆستا بەڕست بێژن کورد گشتی خوێندەوار نییە ناخوێنیتن کە نەخوێنیتن تنێت تەلقینی وەردگریتن یعنی ئەو تشتێ بوو تێتە گوتن وی تشتی وەردگریتن لەوڕا بەهای وان زانانە نزانن باشە ئێستا وەکو بڵێ سەردەمی ئێستا خوێندەواری ئێستا کورد خوێندەوارە بەڵام بۆ ئەم بابەتانە ناخوێنێتەوە بۆ مێژووی خۆی ناخوێنێتەوە چونکە ئەنێک کەسێک ڕابردووی خۆی نەزانێ داهاتووی خۆشی نازانین جا لەبەرەوەی مەلای گەورەی کۆیە لە شیعرێکە ئەڵێ کەسێک قەدری لە لای خزمان نەمێنێ لە لای بێگانە قەدری چی دەمێنێ ئیتر وای لێ هاتووە ئینگلیزەکە و ئەوروپیەکە و عەرەبەکەش تەماشای خۆمان دەکەن سێرەکەن بایەخ بە کەسەکانی خۆمان نادرێ ئەدی خەڵکەکەی تریش ئێمە بەرجۆخ مامۆستا بەڕست هەر بەحساوی چەندێژی تێتەکردن کە زاناین مێنها زۆر گرنگی نادەنە وان ناودارانە و وان ڕموزێت کوردی حکمەوێ چەندێک کە دابشکرینە سەر مەزاهبە ئەوە ژی چەند ڕاستە فەخ وەڵاهی لە ڕاستیە ئەبێ ئەم ئەرکێکی گەورە بێ لەم ڕۆژانەی کە دادێ ئینشاءڵڵا هەر لەم هەیڤە و لەم مانگە یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان کۆنگری خۆی دەبەستێ ئەم یەکێتی زانایانە لە 1970 لە ئەیلولی 1970 کە دروست بووە هی ئەوەیە مادام ناوی یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستانە زۆر گرنگە یەکێک لە ئەرکەکانی بۆ دوای ئەم کۆنگرێ ئەوە بێ کە بایەخ بدا بە بوژانەوەی کەلەپوری زانایان و هەڵکەوتوان و عارفانی دێرینی کورد و کوردستان مامۆستا هەمان دەمدا ئەف ناودار و زاناین کورد ئەوێ جانابێتە ئاماژە پێدای و بەحسی پێگەهێوان کردە ئایا ئەو بخوب خۆ وەک کەساتیا خۆ
چەند کاریگەر بووینە پرۆشنبیری و بزانایên dervey xwe بۆ نمونە ینی کەوان سیاغە کردبیتە بە هەمان کللتور و هەمان fikre بەڵام شێوازێکی دیتر بووە بەهای یانکو نەشم بێژم بەهاست یعنی gelek کاریگەری نەبوو یعنی ناوەندین کوردیدا هەر ئەوەیە کە گوتم ینی خەڵکی خۆمان کەمتر بایەخ بە کەسی خۆمان دەدا نمونەیەکی تر بۆ بێن مخەمەم یەکێکی زانایەکی دیکەی گەورەمان هەبوو وەکو دکتۆر محەممەد گەزنەی دکتۆر محەممەد گەزنەی سەردەمانێک سەرۆکی ژێتی زانایان بووە سەردەمانێک وەزیری ئەوقاف بووە بەڕەحمەت بێ ئەوە خۆ زۆر دوور نییە یای لە نەوەتەکانە هەندێک بیر و بۆچوینی تازەی فقهی تازەی هەبوو زۆرێک لە زانایان بە قسەیان نەدەکرد و گاڵتەیان پێدەکرد کەچی ئێستا دەڵێن قسەکەی ڕاستە ئێستا دەڵێن قسەکەی ڕاستە هەر ئەمە ئەوەیە کە خەڵکی خۆمان ینی دەیەوێت ئیلا شتەکە لەو نمونەیەتر پێ بڵم دکتۆر مستەفا زەمی بە ڕەحمەت بێ دەڵێ لە ساغڵەکانی پەنجا لەگەڵ چەند مەلایەکە چوین بۆ مووسڵ لە ڕێگا بوو سیارە و درەنگەکە بۆ ناقەشاتمانە کرد ئەوە مناقەشەی ئەومانەکەی چەوی خدری زنە ئەمان گوت کاکە پێیان مەگوت خدری زنە نابێت کەسێک مابێ گوای عەبدەساڵیحەکەی سوورەتی کە هەف پێوەتری خدری زندا ئێستا ماوە لە ژیانایە و دێت و ئەڕوا و ئەخرمت کاکە هیچێک وەفاتکە نابێ ئێستا مابێ ئەمە خورافاتە ئەم قسەیە نابێ ئێوە وا بڵێن وتە بابە کورد پەشیمان بەرەوە کافر بووی کاکە وان نییە چۆن ئینسانێک سەردەمی خۆی مردووە بەڵام ئێستا زیندووە ئێستا دێت و ئەڕوا نابێ وابێ وتی بەلحاصل سوودی نەبوو ئاوە قسەی ناخۆشیان بۆم کرد وتی دوای کە هاتینەوە لاماندا لە هەولێر چوینە مزگەوتی لای مامۆستامە لە ساڵحی گۆزەپانکەی وتی خوا ڕەحمی بە من کرد لەوێ دانیشتم زۆر خەفەتمە خوارد وتی دەستم بر بۆ تاقەکە تەفسیری نەسەفیم هێنا هەروەوتم با سێرکەم وتی وەڵا وتم با بچمە سەیری عەبدی ساڵح و ئەو موسا و ئەو وەک تەماشامت کرد دەڵێ لە تەفسیری نەسەفی هاتووە دەڵێ بە زمانی عەرەبی حکایەتی خدری زندە من الخرافات ئەمە خرافات ئەو جوابیە قەنەعەتی وەرە وتی هەمویانم کۆ کرد وتم وەرە تەماشاکەن ئەها تەفسیری نەسەفی چ دەڵێ وتیان ئێ وەڵای مادام ئەو بڵێ باشە ئایتی ئەوەش کێشەکە مەزەنە مامۆستا هیڤیەمە ئەوەک و vê çendê têparînin belê bînerên berês biçîne nava şar û şarûçkên Kurdistanê wan jî serincên xwe derbirîne sebaret ev pirsiyar hatiye rastekirin ji layê hevkarên me ve bifermûn ba pêk ve bîner پێویستە پێش هەموو شتێ ڕادیۆ ڕۆشنبیری ئەو خەڵکە بەرز کرێتەوە پێش هەموو شتێ هەر لە باخچەی مناڵانەوە واتە لە ڕۆزەوە لە قوتابخانی سەرەتاییەوە لە ناوەندەکانەوە مناڵ فێر بکرێ هاان بدرێت کە چۆن ڕێزی خەڵکە بە تواناکان و زانەکانی خۆی بگرێت ئەو وەختە ئەو کردو و ئەو شتە لەگەڵمانە گەورەیە بێ و هەمومان فێرە بینین کە چۆنی ڕێزی خەڵکە لە هاتووەکان و زانەکانی خۆمان بگرین لازم جهەکی هەبەتەن یعنی بنوێساندنێ و هەر تشتێکی شیانەخوا یعنی سەروان ئیمامێت ئاینی بنوێسن چونکە ئەو مێژووەک بین بوو یەتنۆکەژێک بزانن قیمەتی بدەن وان ئیمامە ئان مەلایەت ئاینی یەتکەبن پێویستە دووبارە یان چۆن لە دانیشتێکن و کۆڕێکی جەماوەری بکەیت لە کوردستانەیە هەموو ئەو زانانە کۆ بکەینەوە یعنی مەرجع دروست بکەین ئەم مەرجع یعنی بتوانین ئێمە لەو مەرجعەوە چۆن ئەڵی فتوواکانمان قسەکان دابەزێتە خوارەوە بۆی بگەڕێتەوە بۆ سەر هەموو ئەندامێکی هەموو ئەندامێک لەم کۆمەلگادایەکە بۆی هەرشکمە پەرتەوازن نەبووی ینی پێویستە هەمومان کۆبووینەوە بۆ ئەوەی نییە ئەو قیادەیە ئەو سەرگەدە ئەو مەرجعدا بنێ بۆ ئەوی بتوانین نییە جاتر هەر کەسی و بەلایەکە هەڵنەدات و بەلایەکە نەڕات چه حکوومەتی هەرێم چ وەزارەتی ئەوقاف چ خەڵکان بە شێوەیەکی گشتی جارێکی تر ئێمە هەوڵ بدەین ئەو ڕێز و پایە گەورەی کە بۆ زانایانی کورد هەبووە بۆ حجرە و مزگەوتەکان هەبووە جارێکی تر ئێمە ئەو پایە و ڕێزە بگەڕینەوە بالەن مامۆستایانی ئاینی کە ڕۆڵیان هەبێت لەم بابەتە بتوانن لە وتارەکانیانە تشکی بخەنە سەر بە ڕوونی باز بکرێت بۆ ئەوەی بتوانین کەڵەپیاوی ئاها دروست بێتەوە لە ناوتەکە خۆمان دوێت نەزعا ڕێحەز نەزعا نەتهەیی ئاینی بێتە خوردکردن ئەبێ بگەڕێنەوە جارێتر یعنی بگەڕێنەوە و زیاتر تەتقیقکەین و زیاتر ئاگداری مێژووی خۆمان بین مێژوەکان مێژوو دیارەتە بنووسینەوە تعریف بە ئەو کەسە زانایانی کە خۆمان هەمانە تعریفیان پێ بکەین
بیان ناسین بە هینە بە ئەم گەنجانە ئێستا. بینەرن بەڕێز سوپاسیا وان بە ڕێزانەتکەین کە ڕاوسەرنجێن خو سەبارەت وێ چەندێ ئاراستەکردن زۆربەی وان تەکەس لێ چەندێ کرد کە دوێتن ڕەوشەمبیریامە زۆرتر ببیت و پەرە ڕەوشەمبیریا خۆ بدەین سەبارەت قەدر و بەهای نافدار و زاناین گەلێ کورد کە اتنهادا ئەف چەندە بهێتەکردن و هەر هەمان دەمدە مامۆستا بەحساوی چەندێژی کرێکل مامۆستا کە ئەرکی حکوومەتەیە کە وێ چەندێ یعنی پتر بواری بۆ پرەخسینتن کە زاناین مە بێنە فعلا نافدارن و بێنە نافدارکردن اتناوا نەویە vێگاوێدا تێدا جیتن. بەڵێ ڕاستە ینی ئەمە ڕەنگە جارێک لە جارەکان پێشی ینی پاریا پێرار ئاماژەم بە پرۆژەیە کرد ینی پرۆژەیە کە دروستکردنی چۆن جاران کۆڕی زانیاری کورد هەبوو دوای بوو بە ئەکادیمیای کوردی لە ڕووی ئاینی زۆر ئاساییە کۆڕی ئاینی کوردمان هەبێ کۆڕی ئاینی کورد یعنی تەجەموعێک بێت یەکێتی زانایان ئەوقاف ئەتوانێت بەڵام گشتی بێ گشتی بێ و لەسەر ئاستی کوردستان بێ ئێمە گرفتێکمان هەیە لە ڕووی وەکو لە ڕووی سیاسی ینی چۆنەڵێ پەرتەوازە بووینە لە ڕووی ئاینیش ئاواین ینی ئەو کوردەی خۆمان کۆ نابێتەوە لە دەوری دوایڵێن بۆ مەرجعمان نییە ئاخر کاکە تۆ مامۆستا لە عەبدولکەریم بە هیچ ئەزانی مستەفا زەڵمی بە هیچ ئەزانی و ئیدی لەوە پێشیش ئەوانی ترت هەر بە هیچ زانیوە ئیدی چۆن مەرجع چۆن دروستە بێ بەڵام ئەگەر لە دەرەوە بێ هی دەرەوەی قبوڵە جامە بەستم ئەوە بوو ئەکرێ ئێمە ئەگەر ئەوە حاڵمان بێ ئەوە شێوازەکەمان بێ و لەسەر کەسێکی ئاینی کۆ نەبینەوە با کۆڕێکی ئاینیمان هەبێ لە یەکێتی زانایان لە وەزارەتی ئەوقاف کە کۆڕایەک دروستکە کۆڕایەکی کوردی ئاینی دروست بڵێ پێشی چندێکی مامۆستاوە بزانم جانابێتە بخوژی بەشدار بوو ناف کۆربندێکێدا کە بەحساوی چەندێت کرد چاکسازی ئتناوا تێگەشتنامە بوو دینی بێتەکردن بەڵا ئەوەی من سەرنج داتوێ چندێدا یعنی بەدەل بێن هەندێک چاکسازی بێنەکردن بەرگری و دیفاع ئەلوی کللتوری تاتەکردن ئەڤژی کێشەکە دیە هەرە مەزنە ئەگەر کۆربندیش بڤێ ڕەنگەی بیتن چ کاریگەریە خۆی وەڵای کاریگەریەکە دەبێت لەوە بێ ینی وەکو باست کرد هەر کارێک کە ئەکرێ ئاین وەکو هەمیشە باسمان کردووە ینی ئاین لە ذاتی خۆی کە ئاینی خوددایە کۆن نابێ بڵێ بەس ئێمە چۆن لێ تێدەگەین چۆن لێ تێگەشتین ئەو کۆن دەبێ ئەو کۆن دەبێ بۆیە ئێمە ینی لۆگۆی یا با بڵێم ینی پرۆمۆی ئەم بەرنامەی ئێمە چییە کاتی خۆی گوتومانە پرۆمۆی ئەم بەرنمەیە کە قسەمان لەسەر کرد لە ئەڵلقەکانی یەکەمەوە گوتومانە بەرنامەی بە کوردی بۆ تێگەیشتنی کوردانە لە ئاین بە زمانی خۆمان لە زەمان و زەمینەی خۆمان دەستت خوش مامۆستای بەرز پشتی مەبەحسا وێ چەندێ کری مەبەحسی گلە و ڕەخنەیا کری سەبارەت وێ چەندێکی ئەم وەک پێتوی گرنگیە نادەینەڤن زانا و ئەوە نافدارین کورد نها بینە سەر حەلێ و چارەسەریە ئەم چ بکەین مامۆستا حتا بشین ئەف سەقافەت ئەف کللتورە بزڤری تەوەت نافمەدە جارەکدن یەکەم ئەم سەردەمە پێوترە سەردەمی عەولەمە ئەڵێن سەردەمی عەولەمە ینی گلۆبالیزیشن یەکێ لە ماناکانی گلۆبالیزیشن بە مانای جیهانگیری بە جیهانی بوون ئەوەیە کە ناسنامە لۆکاڵەکان ئەسرێتەوە ورد ناسنامە لۆکاڵەکان ئەسرێتەوە ئێمەی کورد لەو گەلانی کەوا لە بەردەمی ئەو هەڕەشەین چ ناسنامەمان چ تێگەیشتنمان چ تەنانەت زمانمان ئێستا جۆرێک لە وشە دێتن ینی بەسم لەوە نیە وشەی تازە هات بێتە ناو زمانی کوردی یعنی زمان خۆی لە بەردەمی هەڕەشەیە ینی ئێمە بۆچی بڵین لە هەموو دنیادا فەڕەنسا وڵاتانی جیهان بەگشتی لە خەمی زمانەکەی خۆیانن ئینگلیزەکان لە خەمی زمانی خۆیانن ینی ئەڵمانەکان لە زەمی ینی زمانێک لە سەرتاسەری دنیادا ئێستا بە پلەی یەکەم هاتبێ لە 125 جیهان قسەی پێ بکەن بۆ نمونە زمانی ئینگلیزیە ئەڵمانەکان دەڵێن بۆ زمانی ئێمە لە 102 جیهان قسەی پێکە با ئێمەش زمانەکەمان بەرینە پێش بۆ نمونە ئێمە ئەوەشمان ناوێ ئێمە چۆن زمان و کەلتور و تێگەشتنی کوردانی خۆمان بۆ ئاین بپارێزین لە سەردەمی گلۆبالیزیشن دەڵێن ئەگەر بشێ پێچەوانەیەکی فەلسەفی هەبێ پێچەوانەیەکی فەلسەفی هەبێ بۆ چەمکی گلۆبالیزیشن لەوانەیە ئایدنتیتی بێ ینی ناسنامە ینی پێناس ینی ناسنامە لە زمانی عەرەبی چی پێ دەڵێن الهویة المطابقة للنفس والتمايز عن الغير بە کوردی ناسنامە یعنی لە خۆچوون و جیاوازبوون لەوی دی خۆمان لە خۆمان بچین بۆ ئەوەی جیاواز بین لەوانی دیکە کوردبوون پاراستنی کوردبوونی خۆمان بەوە دەبێت لە کورد بچین لە هەمان کاتدا بۆ ئەوە لەوێەوە جیاواز دەبین لەگەڵ ئەوانی دیکە بۆ ئەوەی کە ئەم چۆن دەڵێ لێشا و شاڵاوی
ئەو لەمە گلۆبالیزیشنە ئێمە نەخوا جامە بەچی دەبێ بەوە دەبێت کە بە پلەی یەکەم یەک خەزینەی زۆر گەورەمان هەیە هەر ئەوەندە بەس بێ ینی یەک نمونە دەڵێم مامۆستا مەلا عەبدولکەریم مدەڕیس لە کتێبی عولەماؤنا فی خدمەت العلمی والدین یعنی بنەماڵی زانایان و یعنی بەڕاستی ئێمە لە ڕادە بە دەرزانامان زۆرە لە ڕابردوودا هەر ئەوانە کۆکەینەوە هەر ئەم دەستنووسانی کە ئێستا هەیە و لە بەغدا بە بێناز ئێستا دەستنووسی کوردی هەیە بە بێنازی لەو بەغدایە کەوتووە کەس خاوەنی نییە هەموو ئەمانە پێویستی بە بوژاننەوەیە پێویستی بەوە هەیە کە ئێمە خانەی دەستنووسی کوردمان هەبێ خانەی دەستنووسی کورد مەخطوطات یعنی بە ڕەخنەکە ئاڕاستەی جهتن بەرپرسکەی بەڵێ ئێمە زۆر گرنگە ئەم دەستنووسە ئەنج ئەم دەستنووسە هەر وەزارەتی مادەم وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینیمانەیە هەموو دەستنووسە ئاینیەکان و کۆکردنەوەیان لەسەر وەزارەتی ئەوقافە بێ ئەو کاتە بەشی خۆی کۆکاتەوە با وەزارەتەکانی دیکەش بچن دەستنووسەکانی دیکەی خۆیان کۆ بکەنەوە ئەمە بەڕێز عفوەن سەر ئەخفتنە جەنابێتە ینی چاوە پێتویە لەسەر حکوومەتی و سەر ئەوقافی کە گرنگی بدەنە ڕەش نویسانە و بهێنێت نافمەدا و خەڵکێک بخوێنیتن ڕێزگرتنە هەفوڵاتی مەژێوی گۆهداریامەتکردن باشترین ڕێزگرتن تو نابینیەوە کە بەرف وێ بچن و بخوێنن و تێبگەهن و جیانە خوددا جێبەجێ بکەن ئەمە ئەرکێکی زۆر سەرەکیە وەکو باسمان کرد وەکو ینی حکوومەت دەتوانێت ئەم دەستنووسانەی پێشوو ئەمانەی ئێستش کە چاپ کراون جارێکی دیکە لە چاپ بدرێنەوە چەندین جار چاپ بکرێنەوە بەشێکی لە نێو پرۆگرامەکانی خوێندن نابێ ئەخ من چەند نمونەت پێ دەڵێم لە ڕووی ئاینیەگە تۆ باسی دەستپاکی بکەی ڕەنگە بچی بۆ 1000 ساڵ لەمەوبەر لە سەردەمی عەباسیەکان نمونە بێنی کاکە نمونە هەیە هی ئێستا هەیە نمونەی دوێنێم لایە لە دەستپاکیە کورد ئەنجامی داوە بە ئەو نمونانە لە ڕووی ئاینیەوە ببوژێنینەوە مەسەلەن زانای ئاینی ئێمە زۆر گرنگە سەردەمی خۆی مەلای گەورەی کۆی بە ڕەحمەت بێ لە شیعرێکە دەڵێ تو خوددا پێم بڵێ مامۆستای ڕوت و برسی هیچ ئیشی تۆ پێک دێنێ شیعری ئیمڕۆ القەیسی ینی شیعری ئیمڕۆ القەیسر بۆ چییە یعنی کە نمونە دێنیتەوە ئەم هەموو شاعر و عارفەی کوردت هەیە ئەتوانی 1000 خوتبەی لەسەر بڵێ وانە یعنی بۆچی بۆ شتێک پێویستیمان بە دێڕێکی شعر بێ بچین شعرێکی عەربی بێنینەوە ئەم هەموو شعرە کوردیەمان هەیە وانە بڕوانە مەسەلەن ئێمە هەر مەلای گەوری کۆیە مەسەلەن زۆر جا بە نمونە باسیەکەم دەڵێت کە عەقڵ لە دەستچوو ئیدی پەنا بۆ چێبەری مەسەلەکە ئەوەیە کە احتیکام بۆ عەقڵ ناکەین عەقڵ پێمان دەڵێ ڕابردووی خۆت بزانە تاوەکو ئایندەی خۆت بپارێزی مەسەلەن تۆ سێریکە لە فەرموودە چەند گرفتەیە چەند فەرموودە گرفتەیە حەدیثێکی زەعیف گرفتێکی ناوەتەوە بۆ ئەم ئومەتە حەدیثێک هەیە مەسەلەن صحیح نییە بۆ نمونە ئەمە قسە و باسێکە واللهی ئەگەر بە قسەی مامۆستا ناسری سوبحانی ڕەحمەتی بکەی قاعدەیەکی ئەوە نەجوانی داناوە ئەو باسی زۆر کۆن ناکەم ها باسی تازە دەکەم ئاخر خەڵک زانای ئەوهای هەبێ نەگەیتە تەمەنی 40 ساڵی و ئەو هەموو علمەت هەبێ باشە یەک قاعدەی سوبحانی بە ڕەحمەت بێ دەڵێ هەر فەرمودەیەکی پێغەمبەرتان بینی درودی خوای لەسەر گوتیان ئەمە قسەی پێغەمبەرە جارێ بەڵگە نییە بە قسەی پێغەمبەرە مەڕوویاتە یعنی وتراوە قسەی پێغەمبەرە ئەمە چکە باسی قسە دەکە دەڵێ بیهێنن پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام درودی خوای لەسەر قەت پێچەوانی قورئان قسە ناکە ئەمە قاعدەیە ئەمە ڕێسایەکە مامۆستا ناسری سوبحانی دایناوە مادەم پێغەمبەر پێچەوانی قورئان قسە ناکە هەر فەرمودەیەک پێچەوانی قورئان بۆ حەدیث نییە ئەوە یەک دوو هەر فەرمودەیەک ڕفتارێکی هێنایە ئارا پێچەوانەی ئەخلاقی جوانی محەممەد بێ درودی خوای لەسەر ئەمە نابێ فەرمودە بێ نابێ فەرمودە بێ کەواتە مەبەستم ئەوەیە زانای خۆمان بە دوو ڕێسای زۆر ساکار بە تۆ دەدا ئیشەکەت حەل دەبێ ئیدی تۆ کەی مەجای ئەوەت هەیە بچی هەمومان دکتۆرا بێنین لە علومی حەدیث و ئەو دوایش نەتوانی فەرمودەیەک لێک جا بکەیتەوە کاتت ماوە نەخێر کات دوماهیات مامۆستای بەڕێز دەخەزەلیوەرنی جانابێتە بکەین کە منەشیە پتر خزمەتە جانابێتە بکەین و دەم دومای هات بنێ بینەرن ڕێزدار وی ئاوایی دهینە دوماهیاوێ خەڵکێ و زۆر سپاس بۆێن بەڕێز کەت گەلمەدا بوون هیڤیامەوە مەشیاویتن خزمەتەکەوەیان ڕێزدار بکەین و هەروسا مەشیاویتن خزمەتێکی پێشکەشی نافدار و زانا و عارفین کورجی بکەین و هیڤیامە ئەوە ئەم هەمی بشین بزڤری نەڤانە و ببنە لێڤەگەر بوومە و پەرتوک و دیدên wan bixwînin û bikeyne praktîzet nava jiyana xwe ya rojane da. Zor spas bu hevkarên berij jî bimînim xêr û xweşî ta xeleka kadî bigeyne fêk.